نها بريز رحیم عبودی اندام دسته گشتی روتا حکمه جبغدای میوان میا مزیدتر لسروی سردانه زانیاریان جوار بگرن مبزار من کانرینا روتا حکمه و چارچوبه هوا هنگیه لسر پرسا موچین فروان بره هریما کردستان چیه بريز افدما باش به سپاس هون میوان روداوینه شاندا کو سردانا هریما کردستان دکه جکه و که پیکته و شاند کنگی سردان دکه صباحا سعيدا عليكم. شكرا لهذه الاستضافه. سپاس بۆ ئەم دەرفەتە لە ڕاستیدا ئەم هەواڵانە زۆر گرنگن و پێم وایە بە گوێرەی سازشی سیاسی لە نێوان حکوومەتی فدرال و حکوومەتی هەولێر بۆیە ئەو سەردانە کە ئەمڕۆ یاخود چەند کاژێری کەمی داهاتوو دەکرێت ئەمە هەندێک سەرچاوە لە نووسینگەی سەرۆکوەزیران یاخود بەڕێز هادی العامری باسی دەکەن سەردانی هەولێر دەکەن لە چوارچێوەی هاوەهەنگی بۆ گفتوگۆکان بکرێن لە هەندێک لێک تێگەشتن لەسەر مێزی گفتوگۆکان دابنرێت هەندێ بربەست هەن لە بەردەم حکوومەتی فدرالی و حکوومەتی هەرێم بەشێک لە هۆکارەکان کۆنن کەڵەکە بووی کێشەی تقول شاند إيرو سردان دكا برز عبودي شاند جكي وكي بيكتي يعني بالحقيقة يعني لراستيدا بدرستي وبوردي نازانم أو تيما كسرداني هولير دكات ئەندامەکانی کێن بەڵام ئەوەی کە دزەی کردووە لە میدیا هەروەها کەناڵە فەرمیەکان ئەم سەردانە زۆر گرنگ دەبێت بۆ دڵنیاکردنەوەی هەرێم کە حکوومەتی فدرالی جێبەجێی ئەو بڕیارانە ناکات یاخود بەو جۆرە بارودۆخەکە کە بە خراپ باز دەکرێت ڕێگە نادا بەو جۆرە تێک بچێت و پەیوەندیەکان لەگەڵ هەرێم باش دەبن و چۆچێوە هاواهەنگی پاڵپشتی ئەو کەساتیە دەکات و پاڵپشتی لە حکوومەتی بەغداد دەکات و ئەو بە ئاراستەی پشگیریکردنی ئەو پەیوەندیە دەکات کە مێژوویە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و هەرێم و هەروەها ئەو پارتە سیاسیانەی کە پێکەوە خەباتیان کردووە بۆ مافیگەلی عێراق بۆیە ئەو ڕوبەرەی کە پێویستە بۆ لێک تێگەشتن زۆر فراوانە بەڵام دەزانن هەندێک جار وردەکاری تەکنیکی و زۆر گرنگ دەبن بۆیە ئەم سەردانە زۆر گرنگ دەبن. چ گرنگیا بێ سەردانی هەیە واتە ئەف شاندا کۆ هاتیە چه پێشنیاز لەگەڵ خواانینە تو بەحساژ هەفتێک هەشتنان دکە سەردانەکە بە ناونیشانی سفرکردنی قەیرانەکانە لەو پەڵاوانەی کە هەن لە نێوان حکوومەتی فدرالی و حکوومەتی هەرێمی کوردستان بە چوارچێوە هاوانگی سوورە لەسەر ئەوەی کە کۆمەڵە چارەسەرێک پاکجێک دابنێت بۆ هەرچی ئەو جومگانەیە کە کێشیان دروست کرد و کێشیان تێدایە کێشەی چاودێریکردن بێت دارایی بێت و چوونە پێشەوە و درێژەدان و سووربوون لەسەر پێشکردنی ئەو پاکەجە بۆ چاسەکردنی ئابووری سیاسی ئەمنی و ئەوەی کە هەرێمی کوردستان بەشێکی دانەبڕاوە لە حکوومەتی فدرال و لە عێراق و گەلی کورد گەلێکی ڕەسەنی گەلی عێراقا و دەبێت گارانتی هەبێت و ئەو گارانتیە دووقۆڵیە لە نێوان حکوومەتی فدرال و حکوومەتی هەرێمی بەپسێتەکە بەخشا چ گەرانتیان دکە بە تایبەتی بریارەکە دادگەها فدرالی عێراقی هەیە بۆ پرساموچەیە فەرمانبەرێن هەرێما کوردستانی زۆربەی کات زۆر کات هەندێک بڕیار دەردەکرا
لەلایەن هەرێمی کوردستانەوە و پاشان سەردانی بەغدایان دەکرد یاخود بە پێچوانە ئەو کارە دەکرا ئەو گەرانتیە لە ڕاستیدا لەلایەن لێکتێگەیشتنی دووقۆڵی لە نێوان حکوومەت فدرال و حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت وەزارەتی سامانە سروشتیەکان هەرێمی کوردستان و هەروەها وەزارەتی نەوتی عێراق دەکرێت ئەمە کارێکی هونەری بێگەردە 100% هونەری و تەکنیکیە بۆ پاکتاوکردنی ئەو کێشانێک لە نێوان هەردوو لادا هەن هەروەها ئەو بابەتانەی کە پەیوەندیان بە داهاتوودا هەیە ئەوە بخێنە سەر ڕێچکەی خۆیان و ئێوە دەزانن کە ئەوەی کە پرۆسەی چارسەکردنی ئەو بەریەکەوتنانە و دانانی وێنە گشتیەکە لە بەردەم وەزارەتیەوە سەبارەت بەو گرێبەستانەی کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە کراون چۆن کراون میکانیزمەکەی چییە وردەکاری چییە ئەو بابەتانە زۆر گرنگن تاوەکو بتوان چاسەر بکرێت ئەوەش لەسەر بنەمای ئەوەی کە سامان یەکێکە دابەش ناکرێت کە دەبێت لە دەستی حکوومەتی فدرالی و کۆمپانیای سۆمۆوە بێت و بابەتی موچە نابێ ببەسرێتەوە پرسجی ئەوە ینی شما گرێدانە پرسا موچەیان پرسا پەترۆلێ تێکردن دەمەکێ دەکو یاسایە بودجەیە هەیە دەستور هەیە بریارەکە دادگەها فەدرالی عێراقی هەیە بۆ موچەی فەرمانبەرێن هەرێما کوردستانê چونکە هەندێ سازش هەن کە دەبێت بکرێت لە نێوان حکوومەت فدرال و حکوومەت هەرێمی کوردستان وەک ئەوەی کە وەزارەتی دارایی وتی ناکرێت پارە بدرێت بۆ ئەو بابەتێک کە بە فرۆشتنی نەوت و هەروەها نانەوتی بەسراوەتەوە هەندێ پارە هەم کە دەبێت ئەو پاکتاو بکرێن تەصفیە بکرێن پاشان دەکرێت ئەو بابەتان چارسەر بکرێت حکوومەتی فدرالی باش لەوە تێگەشتووە کە کێشەی دارایی هەیە هەم لەلایەن هەرێمی کوردستانەوە هەم لە حکوومەتی فدرالیش ئەو پێم وایە سەرۆکوەزیران بە باشی لە بابەتەکە تێدەکات و لەسەر ئاستێکی بەرز لەگەڵ مەسعود بارزانی و هەروەها سەرۆکی هەرێمی کوردستانیش لە ئاستێکی بەرز لێک تێگەشتنی هەیەەوە بەدڵنیاییەوە ئەو پەیوەندیانە پەیوەندی بەهێزن چونکە عێراق یەکێکە دابەش بکرێت بریارە نەشاندنا موچەیە فەرمانبەرێن هەرێما کوردستانê و birîna qûtê xelkê herêma Kurdistanê biryareke Tayf Samiye yan ya Sûdaniye yan ya çerçoveya hevahengiyê ye بڕیارەکە ئەنجومەنی وەزیران پەسەندی دەکات بەڵام من پێم وایە سەرۆک وەزیران تێگەشتنی گشت تەواوی هەیە و هەروەها گفتوگۆی هەیە لەگەڵ ئەو لایەنانەی کە یعنی بریارێکە هەڤەش یا حرسی ئالیایە بەڵێ چوارچێوەی هاواهەنگی چونکە ئەو لەگەڵ هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵەتە ئەوان سەکردایەتی پرۆسی سیاسی عێراق دەکەن بۆیە هەر بڕیارێکی گرنگ لە ئابووری لە دابشکردنی سامان زۆر گرنگە بەوەی لە ئاستێکی بەس دەکتێگەشتن هەبێت بۆیە ئەو بابەتانە لەسەر نێزی گفتوگۆکان دادەنرێن و بڕیان لەسەر دەدرێت و من پێم وایە سەرۆکوەزیران زۆر جار لە پشگیری لە هەرێمی کوردستان دەکات زۆر جار لەو پەڕاوە کێشەی تێدا بووە بەڵام سەرۆکوەزیران بۆ چارەسەرەکان ئامادە بووە کە هەردوو لایەن ڕازی دەکات پێم وایە ئەم جارەش دوور نابێت لەو کارانەی کە پێشتریش کراوە ئەوەی کە گرنگە ئاڵۆزی لە نێوان هەردوو لادا نەبێت بربەست نەبێت لە بەردەم گفتوگۆکان
بۆیە پێم وایە هەر کاتێک ئاستێکی متمانە بەرز بێت گفتوگۆکان ئەنجام دەبێت. وەکە ڕەوتە حکمە شێور بۆ هاتووبوو کرم بۆ وێ بریارە بڕینا موچەیە فەرمانبەرێن هەرێما کوردستانê؟ ڕەوتی حکمە زۆر جار پشتگیری لە هەرێمی کوردستان دەکات ئەوش بۆ ئەو پەیوەندیە سیاسی دێرینەی کە لەگەڵ بەرپرسانی کورد هەیەە. ئێمە هەمیشە ویستومانە بابەتەکان لەسەر ڕێچکەی خۆیان بن و زۆر بەلایەن و گرنگە کە یەکریزی و یەکگرتووی هەبێت و بە ئاراستەی چاسەکردنی کێشەکان نەک ئاڵۆزکردنیان ڕۆشتووە. بۆیە ئێمە هەمیشە لەگەڵ ئەوەین ڕوانگەکان یەک بخەین بە ئاراستەی بەرژەوەندی هاوڵاتی عێراقی لە هەر شوێنێکا بێت هەر کاتێکدا بێت تاوەکو ڕوانگەیەک و تێڕوانینێکی استراتیژی هەبێت بۆ باشەکردنی ئابووری. ئەمە ڕوانگەی سیاسی حکمەیە و بەڕێز حەکیم هەمیشە کە سەردانی هەولێری کردووە پاکرد و کۆمەڵە چارەسەری داناوە بۆ ئەو کێشانەی کە هەم و ئەم پاڵپشتیەی کە چوارچێوە هاوانگی لێرە کردوێتی ئەوەش دیسانەوە بەش ڕۆتی حکمە کاریگەری هەبووە. ڕۆتی حکمە دەیەوێت ئارامی سیاسی هەبێت و دەیەوێت درێژە بەو سەقامگیریە بدات و ئەگەر ئەو سەقامگیرە بمانوێت بەردەوام بێت دەبێت گفتوگۆیەکە بێت لەسەر ئاستێکی بەرز و ئێمە متمانەمان بەوە هەیە کە بەرپرسان لە هەردوو لە گرنگی بە بەرژەوەندی گشتیە دابشکردنی دادپەروەرانەی سامان و خۆشگوزەرانی زیاترکردنی سەرچاوە مرۆییەکان و پاڵپشتیکردنی مافی کارمەندان نابێ ئەوە دوا بخرێت ئەوەی کە وڵات پێدا تێدەپەڕێت لە قەیرانی ئابووری نابێت ڕنگدانەوە یاخو شۆڕ بێتەوە بۆ ژیانی مرۆڤەکان بۆ بڕێز عەبوودی هەم وەکە ڕەوتە حکمە ئەو پەیوەندیên کور و دیرۆکی لەگەل هەرێما کوردستانê عەمار حەکیم لەگەل سەرکردایەتیە هەرێما کوردستانê hûn dikarin çi helwestekê pêşan bidin û çi çareserî li cem we heye ji bo vê pirsgirêkê? پەیوەندی کردن بەڕێز حەکیم هەمیشە پردی پەیوەندیەکانی داناوە کردوێتی بنەمایەکی سەرەکی بۆ گۆڕینەوەی متمانە بەرزکردنەوەی ئاستی متمانە. ئەمە ئەو شتانن کە بەڕێز حەکیم کاریان لەسەر دەکات بەوەی ڕێگەیەک هەبێت دەستوورێک هەبێت پەیوەندیەکی تند و تۆڵ هەبێت بەگوێرە نەریتی سیاسی هەروەها هاوبەشە سیاسیەکان. بۆیە ئەوە دەڵێم کە هەرێمی ئێمەیە بەڕێز مەسعود بارزانی و بەرپرسانی دیکەی کورد بەڕاستی دەستێکی باڵایان هەیە لە بەڕێوەچوون پرۆسەی سیاسی و هەروە سەقامگیربوونی پرۆسەی سیاسی. بۆیە هەبوونی بەڕێز حەکیم ڕۆڵی ئەوە گرنگە چاندنی متمان لە نێوان هەردوو لە. بۆیە ڕوانگەی سیاسی حەکیم ئەم زۆر جار ئەو جەمسەرنەمای پرۆسەی سیاسی داناوە جێگیر کردووە. هەروەها متمانە بە بەڕێز مەسعود بارزانی هەیە و بەڕێز مەسعود بارزانی متمانێکی زۆری بە بەڕێز حەکیم هەیە و باوەڕیشی وایە کە هەرێمی کوردستان کار دەکات بۆ بەرژەوەندی عێراق. gelekî spas bo te Rahîm Abûdî endamê desteya giştî ya Rewta Hekme ji Bexdayê tu mêvanê me bûyî. Tu gelekî bixêr hatî.